دووەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە دوای 10 ڕۆژ کۆتایی هات. هیچ ڕۆژێکی پێشانگاکەش هێندەی کۆتا ڕۆژ قەرەباڵغ و پڕفرۆژ نەبوو. ئەمەش بۆ هەندێک لە ناوەندەکانی بڵاوکردنەوەی کتێب چاوەڕوان نەکراو بوو کە لەم دۆخی کۆرۆنایە و قەیرانی داراییەدا کڕیاری کتێب هێندە زۆر بێت. هەندێکیشیان بەهۆی خراپی شوێنەکانیانەوە لە ناو پێشانگا کەمتر کتێبیان فرۆشتووە، بەڵام ناڕازیش نین. سەرەتا تۆزێک چۆنەڵێ زۆر قەڵەباڵغ نەبوو لە ئەوڵجارەوە کە کرایە، بەڵام ڕۆژ بە ڕۆژ یعنی زیاد لە حەد قەڵەباڵغ بوو. ئەم دوو ڕۆژەی کۆتایی یعنی بە خۆشحاڵیەوە خەڵکێکی زۆر بە خۆپارێزیەوە لێرە بەشدار بوون، یعنی تەسەوڕەکەم بۆ کۆی پاریش زیاتر خەڵک هاو. ئەمە لە سنەیە بەشداریمان کردووە. ئەزم ئەوە جاری یەکەمە ڕاستەخۆ وەکو وەشانخانەی مادیار لە بەشداری دووەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی دەکەین و هەر بەگشتی شەر جاری یەکەمە بەشداری دەکەین، یعنی ئێستا هەولێرش نەچوینە. ئەزم بە خدمەتت کەم باش بووە دەکودا باشە، بەس بەشێک لە کتێبەکان باشن، باش دەڕۆن، بەشێکیشیان زۆر باش ناوە. بۆ کڕیاران و ئامادەبوانی پێشانگاکەش خولی دووەمی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب گرنگی و تایبەتمەندی خۆی هەبوو. زۆری ژمارەی سەرچاوەکان و داشکاندنی نرخەکان ئامادەبوانی هاندەدا بەدەستی بەتاڵ لە پێشانگاکە نەڕۆنەوە. بێگومان ئەم پێشەنگایە زۆر گرنگ بوو بەلای منەوانێ، لەسەر مستەوای عامیش بۆ کۆمەلگا زۆر گرنگە. بەڕای من پێشەنگەیەکی ئاوا گرنگە هەموو مانگێ بکرێ، هەموو لە ساڵێکا نەک جارێک، لە ساڵێکا نەک مانگێک بکرێ، پێویستەکە لایەنی کەم 2 مانگ جارێ بکرێت. بەڕاستی کاریگەریەکی زۆر ئەرێنی هەبوو لەسەر کۆمەلگا. ئەو کتێبانێکەوە ئەمڕۆ من بە دوای ئەگەڕم زیاتر کتێبەکە ئەو کتێبانێکەوە گرنگی بە گەشەپێدانی مرۆیی و کتێبە مێژوویەکانش کە پەیوەندی بە بابەتەکەی خۆمەوەیە لە بەشی یاسارە خوێنم. ئەو کتێبانە زیاتر بە دوایان ئەگەڕام و سوپاس بە خواندێکم دەستکەوتەوە و ئەگەڕێم بە دوای ئەوانەی تریش کەوا دەستم بکەوێت. لە ماوەی 10 ڕۆژی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب زیاتر لە 100,000 کەس بەشداری پێشانگاکەیان کرد و بە هەزاران کتێبیان کڕیوە. ئەوەش لەم دۆخە سەختە ئابوووریەدا بۆ ناوەندەکانی بڵاوکردنەوەی کتێب و بەڕێوەبەری پێشانگاکەش جێگای دڵخۆشی بوو. طبعاً سەردانی کاری ئەم ساڵ و بەڕێوەچوونی ئەم ساڵ شتێکی وەڵە معجزە ئاسایە بەڕاستی لە دۆخی کۆرۆنا، لە دۆخی ئەو دۆخی کە لە ڕووی ئابووریە و هاوڵاتیانی تێدان چاوەڕوان نەکراو ئەو پێشوازی کە هاوڵاتیان کردیان لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب، چونکە ئێمە تەوەقعمان وابوو خەڵک گیرفانی بەتاڵەوە لەو لایشەوە مەترسی کۆرۆنا هەیە. پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب زیاتر لە 200 ناوەندی چاپ و بڵاوکردنەوە لە 18 وڵاتی جیهانەوە بەشداریان تێدا کرد و زیاتر لە 45,000 ناونیشانی جیاوازی تێدا خرایە ڕوو. دووەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بە سەرکەوتووی کۆتایی هات کە لە پێشانگای ئەم ساڵدا کارەسانێکی زۆر بۆ خوێنەران و کڕیارانی کتێب کرابوو لە ڕووی نرخ و کوالیتی و زۆری سەرچاوەکانەوە کە دەکرێت ساڵانەکردنەوەی پێشانگای لەم شێوەیە لە سلێمانیدا بکرێتە دەرفەتێک بۆ زیاتر پێشخستنی سەرخانی ئابووری کۆمەلگا کە سلێمانی خۆشی لەو بوارەدا پێشەنگە. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.